یعنی نەورۆز لە ئاست حەڤە ساڵان توانی بەرنەوەیکی گەورە بەسەر یانەی حەشتی شعبی تۆمار بکە و شاکێ و محەممەدیش توانی لە یارەکە 5 گۆڵ بۆ تازە پێگەشتوانی نەورۆز بنووسێتەوە. لە میانەی هەفتەی یەکەمی خولی خوار 17 ساڵانی عێراق یانەی نەورۆز لەسەر یاریگای کەمال سەلیم میوانداری لە یانەی حەشتی شعبی کرد. لە یارێکی تاک لە یانەدا یانەی نەورۆز لەگەڵ دەستپێکی فیکەی نابژیوان تا کۆتایی یاریەکە باڵا دەستی خۆی نیشاندا و گۆڵبارانی میوانەکەی کرد. لە نیوەی یەکەم تازە پێگەشتوان یانەی نەورۆز 4 گۆڵیان تۆمار کرد. هەرچی نیوەی دووەمیش بوو خوار 17 ساڵانی یانەی نەورۆز دەستیان نەپاراست و 4 گۆڵی دیکەیان بۆ ئەنجامەکە زیاد کرد و ئەنجامەکەیان کردە 2 هێندە. لە کۆتاییدا بە 8 گۆڵی بێ بەرامبەر یانەی نەورۆز بردنەوەیەکی گەورە و گرنگی بەسەر حەشتی شعبیدا تۆمار کرد. تیپی 17 ساڵانی یانەی نەورۆز مام ساڵ بەشداری لە خولی عێراقی سپاس بەخوا تیپەکەمان باشە چەند ئێمە فریاوە نەکەوتین کە ئامادەکاریکەین بۆ ئەو سزانەی کە بەسەر یانەی نەورۆزە درابوو، بەڵام سپاس بەخوا ئێستا تیپەکەمان بەشدارین و حازرین ئینشاڵڵا توانین منافەسەکەین. ئامانجمان لە یانەی نەورۆزەوەیە کە ئێمە کۆمەڵی یاریزان لەو ئاستا سەرخین بۆ فیاتەکانی سەرەوە. بەنسبەت دەم یارۆ سپاس بەخوا ئەمڕۆ ئاسیان زۆر باش بوو، یارەکە لە یاریگای خۆمانە بوو. ئەو تەمرینانەی کە لەم چەند ڕۆژە کردمان یاریزانەکان الحەمدوللا هەمویان جۆڕاڵی ئەو تەمرینانە بوون و سەرکەوتوین. سپاس بەخوا. سپاس بەخوای گەورە کە توانمان سێ خاڵی ئەم یارە بەدەست بێنی. بەڕاستی ئێمە کێش و گرفتمان زۆر بوو پێش دەوری ئەمەلیەوە بوو بەشداری نەکەین، بەڵام سپاس بەخوا بەشداریمان کرد. حاجی بابانی زۆر یارمەتی دەرمان بوو، سپاسی دەستی ئیداریەکەین. هەمی هەوڵ و تێکەشان بوو بۆ حاجی بابان چونکە زۆر یارمەتی دەری ئێمەیە. سپاس بەخوای گەورە کە توانیمان سێ خاڵیان ڕێ ببین. ئەوەی جێگای سەرنج بوو شاکێ و محەممەدی هێرشبەری تازە پێگەشتوانی یانەی نەورۆز توانی لە یاریەکەدا 5 گۆڵ تۆمار بکات. بڕیار تاها کەناڵی پەیام سلێمانی.